ورقتي خوي جورا ايديش ورش والله داواکارین هاوکارمان من زۆربەی ماڵەکان هەردیو ئاڕەکەی ڕووخاوما ئاو بردی چەند سەیارە نەقم بووە والله چەند سەیارە لە ئاوەکایە وەرە ماڵ مناو هەمووی وەزعی خراپە. Barana zêde roja sêşeme li hin deverên Başûrê Kurdistanê bû sedema lehî ye. Pêka daxuyaniya het amadekirina venûçeyê, ziyanî çanî serveyî çar kesan û birîndarkê zaf û ziyanên madî jî gelekin. Hikûmeta Herêma Kurdistanê destgehên serxwazî û alîkariyê hemûketina bizava alîkarî kirin û tekoşîna rêzgarî kirine. Dîmen jî bişwedî axivin. Hava koydu valla. با کوپتر را چه بینیم بریا؟ بەڵێ بنێرانی بازنویست بۆ ڕزگارکردنی چەند نەخۆشێک کە گیریان خواردووە لە گەڕەکی شۆراوی شاری کەرکووک تیمەکانی بەرگری فریاکەوتن بەم شێوەیە دەیانێت بگەنە ئەو ماڵانە و تەرمی و ئافرەتەش لە نێو ماڵەکە دەربێنن وەک لە دیمەنەکان دەیبینن بەم شێوەیە دەیانێت لەو ئاوەدا بپەڕێنەوە کە لە دەرئەنجامی بارانبارینێکی بەفڕ لە گەڕەکی شۆراوی شاری کەرکووک ئەم لاپاوە دروست بوو و ئاویشی یەکجار زۆر لێرە کۆبووەتەوە. ئەوش لەوێ ها يعني اول لا ثاني لا ثالث هذا لا يغرق لا ما يغرق البارد ماي بارد اللي بفلح